سڵاوتان لەبێت بینەرانی وێزگە نیوز. تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایەک باز لە زۆری ڕێژەی جیابوونەوە ئەکەین لە هەرێمی کوردستان. بەپێی ئامارێک یەکێک لە هۆکارەکان کە هۆکارن بۆ ئەوەی ڕێژەی جیابوونەوە تۆمار بکرێت ئەویش دەزوەردانە ژیانی خێزانیەوەیە. بینەرمان بن. سڵاو لە بەڕێستان. با بزانین ڕێژەی جیابوونەوە لە هەرێمی کوردستان زۆر زیایی کردووە. بەپێی ئامارێک هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ڕاستە چەند هۆکارێک هەیە، بەڵام هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەزوەردانە ژیانی خێزان یاخود ژیانی دوو هاوسەر هۆکاری سەرەکیە یاخود تەداخولکردن. با بزانین ڕایبەڕێزە چییە لەسەر ئەم قسەیە؟ خۆی بێگومانەوە شتێکی زۆر ڕاستە. هەتا من قەنەعاتم وایە ئەڵەم لەو کاتەیە کە تۆ هاوسەرگیری ئەەکەیت هەتا وەکو دەقەی بە جیابوونەوە بێ بە مردن بێت، چ بەرەی خێزانی ماڵی ئێوە و چ بەرەی خێزانی ماڵی بەرامبەرت هەر ئەوە نییە بە چەک تەقە لە یەک بکەن، دایمە هە بەراڕستی یەکەکەن. تۆ کاتێک کەسێک هێنی پێویستەکە ئەو کەسە بۆ منە هەم خێزانیان لەگەڵ خێزانی تویا بگونجێت، ولا هەمان کاتیشا بیرکردنەوەتان ئەگەر لە 100 یەک نەبێت با لە 100 یەک بێت، بۆ ئەوەی کە تۆ ئەگەر هەڵاتێ نەگەیشتن ڕوویە لە نێوانتانە بۆ ئەوی بە ئاسانی تێ بکەن. لە 120 چارەسەرەکێ، بەڵام لە 180 فەرقیە بێت چارەسەر ناکرێمەوە. هۆکار زۆرە بۆ جیابوونەوەی پرۆسەی هاوسەرگیری، بەڵام ڕاستە ینی خاڵێکی جەوهەری هەیە کە تەداخولکردنی دەوروبەر زۆر کاریگەری لەبەر ئەوەی مە لە کۆمەلگایەک دەژین وەک بڵێ تا ئێستا نیمچە دواکەوتوین. خەڵکانێک هەنە یعنی تەداخولی نێوان هاوسەر دەکەن، مەسەلە کارێکی وان نییە دەیکەن یان کە شتێک دەڵێن قسەیەک دەکەن ناکۆچێک دروست دەکەن لە نێوان هاوسەرەکان، ژەنگ دروست دەبی کە ناکۆچی دروست بوو ئەوە بەرە پەرە دەسێنێ، یعنی دەگاتەوە حەدەی مەسەلەن زۆر جار جیابوونەوە ڕوودەدات. هیوادارم کەس لە یەک جیانە بێتەوە، ئەو ژیانە تاڵە کەس نەیچێژێ، ژیانێکی خۆش ژیانی ژنومێردایەتیە. هیواداریشم کەسی سێم نێتە ناو ژیانی ئەو دوو کەسەوە تەداخول نەکات، بۆی سەرکەوتوو بن لە ژیانیان و بەرهەمبی خۆیان بچنەوانێ. من بۆ خۆم تەمەنێکی زۆر ژنمێناوە، بووە زیاتر لە 30 ساڵە ژنمێناوە، هەتا ئێستاکانە وازانم ئێستا ژنمێناوە. هیوادارم ئەو کەسانی کە ژنهێنن بە شێوەیەکی زۆر جوانوەرگرم سێنا ئەو پرۆسەیەوە دڵخۆش بن، خی گەورە بەختەوەریان نەکات، دڵخۆشیان نەکات، کەسی سێم بە تەداخول نەکات. بەڕاستی ژن ژیانە، ژن هیوایە، تەمەنە ئاوە، ژن ئۆکسجینە، هەوایە ئاوە، بەڕاستی ژن بەهەشتی پیاوە. دڵخۆشترین یعنی من بۆ خۆم دڵخۆشترین کەسم کە لەبەرەوەی لەگەر ژنەکەم ئەوەندە خۆشەوێ چاومە ژیانمە، ینی بەڕاستی من ئۆکو کەوتیشم بەڕاستی ژنی باش بەهەشتی پیاوە. هیواداریشم ئەو خوشکانش ئەگەر شتێک هەیە لە کەم و کوڕێکی لە ماڵیانە بە شێوەیەکی جوان وەرەگرن لە مێردەکانیان بۆی دڵگران نەبن، ئاسوودە بن، بازە شتێکی ڕوئەدا بە ئاسانی لە ماڵی خۆیان حلیکەن، کەسی سێم با نەچێتەوە نەبوو ماڵی باوکی ئەو نەوە ماڵی باوکی ئەو، ئاسوودە بن، سەرکەوتوو بن، لای منەوە وەریگرن. خۆشترین ژیان پرۆسەی هاوسەرگیریە، دڵخۆش بن. سەرژمێری کراوە لە هەرێمی کوردستان سەبارەت بە ئەوەی کە ڕێژەی جیابوونەوە زۆر بۆ لە هەرێمی کوردستان. هۆکارەکەی بە پلەی یەک ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تەداخولکردنی ژیانی تایبەتی ئەکەن، یاخود کەسی سێمیەتە بینی دوو کەسەوە، دوو هاوسەرەوە، تا چەند لەگەڵ ئەم قسەیە تا هیچ ڕادێ لەگەڵ ئەو قسێ لەبەر ئەوەی کەس تەرەفی سێم کە پێیا ئەبێ لە ناکۆچی ئەو دوو کەسەوە ئەو تەرافە پێیا بێ.
ئەگەر ئەو دوو کەسە خۆیان بگونجێن کەسی سێم ناتوانێت بە هیچ جۆرێک تەداخلیان بکە ئەو نی ئەمڕۆژ کەسەکان کەس تەداخلی کەس ناکە هەچ کەس خەریکی سەرقاڵی ژیانی خۆیەتی هیچ کاتێک وان نەبووە ئێستا بوو کچەکە لە ماڵی باوکێتی ئەڵێ ماڵێکی جیای بۆ ئەەکەم یەکسەر جیای ئەکاتەوە واش لەگەڵ کوڕێکە تەحملی نییە حوسڵەی نییە ناتوانێت لەگەڵ تەنیا یەک کەسە ئیدارەکات ئافرەتی جانان لەگەڵ ماڵە خەزور لەگەڵ شوبرا لەگەڵ دش لەگەڵ هەموویدا ئەنیشت و تەحمل و سەبری هەبوو قەناعەتی هەبوو یەکەم قەناعەت نەماوە دومیش سەبر و تەحمل هیچ کەسێک بڕوا پێم وایە کەس نەیما بێت چونکەکەم ئەم ڕێژێکە زیاکە لەبەر ئەوەیە لەبەر شتێکی تر نییە ئەمە دووڕای لەسەرە چونکە دەستێوەردان هەیە بە نێتی باش و ئاشکردنەوە ئەمە نێتێکی باشە دەستێوەردانێکی باشە بەڵام دەستێوەردانی ئەوەی کە زیاتر لە یەکتریان هاندن و سەر بکێشە بۆ جیابوونەوە ئەمە دەستێوەردانێکی خراپە پێت وایە ئەو دەستێوەردانە خراپی کە باسی ئەەکەیت زیاتر چی ئەگرێتەوە چ شتێک بێت ئەمە دەگەڕێتەوە سەر عیلەکان لەوەیە عیلەکە کێشەیەکی لەگە پیاوەکەی هەبێت ئافرەتەکە لەگە پیاوەکە کێشەی هەبێت ماڵی باوکی کچەکە پشگیری لە کچەکەی خۆیان بکەن بڵێن پیاوەکەت غەڵەتە لەوەیە ماڵی پیاوەکە بڵێن کاکەکی ئافرەتەکەت غەڵەتە ئەمە وا دەکا لایەنی خراپی هەردوو لایەکەی هەیە مەسەلەن ماڵی کچەکەش ڕۆڵ ئەبینێ و ماڵی کوڕەکەش هەر ڕۆڵ ئەبینێ لە مەسەلەی ئەم ڕۆڵ خراپ بینینەیە تەداخلکردنی ژیانی هاوسەری مەسەلەن کەسی سێم دێتە نێوانیان تەداخل دەکا ژیانت بگۆڕە ئەوەی بکە بەوەی ڕازیمە بە ئەو هامە بە ئەوە هۆکار دەبێت لە بۆ کێشەی نێوان ژن و مێرد و تێکدانی عایلە و لێکترازان و لەو ناوەندەی منداڵ دەبتە زایەحە و ئەو شتانەیە بەڕای تۆ تەداخلی خێزانی ئەکرێت ئەرەڵاکرێت من کراوە دایشی بەڕحمە بێ مابوو تیدا منوشە لای ئەو پیاوەدا منوشە لای من نەقمارەکەم ئەوانە خوا ئەمانە ئەم ناسن مناڵەکەی بۆ بەجێشمە لە ولادا نەوێت مناڵما بۆ ئەمانە ئەینە پێوتم پۆلیسێک لە ناو بازاڕە ئاوەشتمە فرۆش تێکا ڕزاکە و مناڵە نابێتوانە خۆمی بۆمانە مناڵی چی تیبابە ئەوە چوار ڕۆژە لە ولادەی گوناحە ئێدا چوم وەرم گرتوانێ خۆم بەخەوم کرد قبل علم هبيه خيزان مبيه لا يخش دانا نشم لا يزاود دانا نشم ئەگەر دوو کەس ژنومێر دێگەگەر کێشان هەبێ ئەگەر تەفاومکەن لە بینی خۆیان کێشەکان ڕەنگە حل ببێ بەڵام ئەگەر ببێ بە تەرەفی سێم جیابوونەوە کێشەی زۆر گەورەی تێگەێت چونکە ژنوپیا هەیە کێشەی زۆر گەورەیان نییە خەڵکانێک هەیە تەداخلی ژیانیانەکە کێشەکە زۆر گەورە بووە ئەو کەسانی کە قسەیان بۆکەن قسێکی باشیان بۆ ناکەن کە ببێتە مای ئەوەی کە ئاش ببنەوانێ یان کێشەکان بۆ بچووکەنەوە کێشەکان بۆ گەوراکەن جاری تۆ میوانێکی دیە سێرەکەی دەڵێ ئەمە کەی ژیانە توێتیایی ئەمە کەی خانوە توێتیایی ئەمە بۆ کومبارەکان ناگۆڕی ئەنی لەم بابەتانە هەیە جاریە سێرەکەی من خۆم میوانم هاتووە ئەم قسانەی کردووە ئەوە بۆچی ناگۆڕی ئەوە بۆچی ئەوە ناکری بەشکە من پارەم پێنەوە بەشکم ئەو کەسە پێی نەبێ ئەگەر تۆ چویتە ماڵەگە گەر بتوانی قسەیەکی باشکەیت لە نێوانی ئەو دوو کەسەیە خێرتر و باشتریشە ئەگەر نشتوانی بکە قسەیەکی خراپیان بۆ مەکە کە بێتە مای ئەوەی کێشەکان گەورەتر ببێت سڵاو لە تۆش بابزانین ئامارێک لە هەرێمی کوردستان ڕایگەیاندووە لەسەر زۆری ڕێژەی جیابوونەوە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە تەداخلیکردنی کەسی سێمە یاخود با بڵێن تەداخلکردنە ژیانی ئەو دوو کەسەوە بابزانین بەڕێزت قسە چییە لەسەر ئەمە وەڵایی ئەو دیاردەیە زۆر زۆرە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە بە تایبەتی تەداخلی کەسی سێم تێکدانی ماڵی خەڵک نەسیحەتکردنی بە تایبەت ئافرەتان ئیتر بە هەر هۆکارێ بێ لە خشتە بردن بێ بە هەر هۆکاری کە بێ و زیاتر ڕێژەی بێکاریش ئەو هۆکارەیە لەو باسی ئەوەت کرد وتت کە کەسی سێمیە تەداخلی ژیانی ژن و پیاوێک ئەکات بە زۆری ئەمە ئافرەتان ئەگرێتەوە بۆ ئافرەتان وەڵی ئافرەتان ئەگەر بڵێم لە ڕووی خۆشباوەڕ و خۆشباوەڕن زوو باوەڕ بە قسەی خەڵکەکەن یانی وەک پیاو نییە پیاو هەیە بە قسەی کەس سێمەکە ئەوە نەبێ بڵێ هەر ئافرەتان بەڵام ئافرەتان زیاتر بە قسەی خەڵکەکەن ئەوانە مێشکیان زیاتر قسە وەرەگرێ و خۆشباوەڕترن لە پیاو ئەوە
واتە پێ دوایە ئەو بۆتە هۆکاری ئەوەی کە ببێتە هۆی ئەوەی ڕێژەی جیابوونەوە زۆر بێت 100% ئێستا ئافرەت هەیە چەند خوشکێگەیە بڵێن شووی کردووە پیاوەکەی دەستکورتەکەی چێکە نەبوونە کرێ کارە سایخ تەکسیە پێشمەرگەیە هەنێک کەسە چێتە بن کڵەشێوە مەکەی ژیانە فڵان کەس ژیانی وایە ئەم ژیانی وایە ئەو ژیانی وایە ئەو مێشکی ئەگۆڕێ بیرەکاتەوە ڕاستەکە ئەو فڵان کەسی ڕەفیقم بۆ وایە ئەم ئافرەتە بۆ وایە ئەوە ئەبێتە هۆکاری وی کە مێشکی بگۆڕدرێ یعنی بەرەواکارێکی تر بڕوە بەرەو جیابوونەوە بەرەو ناخۆشی لە بینی ژن و مێردا و تێکسوونی ماڵ و ئەو شتانە. پێ دوایە کەسێک هەیە بێوێت ماڵ وولانە لە کەسێک تێکبات بۆ نمونە تەداخلی خێزان بکات تەداخلی ژیانی دوو کەس بکات کەسی لەو جۆرەمان هەیە یان هەروەک خۆ دووتت کەسەکە تەنها ئەو دوو کەسن ئەگەر ڕێک بن لەسەر شتەکە ئەو دوو کەسەیە وەکو خێزان ئەمڕۆ وای ئەو خەڵک ڕۆشنبیر بووە ئەوە ناکە بەڵام هەیە لە دەرەوەی خێزان لە خوا ناترسێت خیانەتکارە خێزان هەڵ ئەوەشێنێتەوە هەڵیشینەوە شێنێتەوە ژیرازەی ئەبچڕێنێت هینیەکە ئەوەش هەیە. بێگومان ئەو تەداخولکردنە ئەبێتە هۆکارێکی سەرەکی لە ناو خێزانە کە تۆ واد لێ ئەکات جیابوونەوە ڕۆیات بۆچی لەبەرەوەی کاتێک کە بۆ منە من گریمان خوشکێکم هەیە زەواجی کردووە ئەو تووشی کێشە ئەبێ لەگەڵ مێردەکەیە خوشکەکەم هەرچەندێک خۆش بوێ لەگەڵ زاواکەمە هەرچەندێک خۆشم بوێن دوجار کێشەکە ئەگەر خەتای خوشکەکەی خودی خۆشم بێت من لەبەرەوەی کە خوشکمە ئەچم پشگیری خوشکەکەمەکەم خەتاکەی بۆ داپۆشم باسی ڕاستیەکان ناکەم ئەگەر ئێمە باسی ڕاستیەکان بکەین و حەق بە بەرامبەرمان بین دڵنیام ئەو جیابوونەوەی ڕوونایەت. ئەوەی گوێبیستی بوون ڕای بەشێک لە هاوڵاتیان بۆ سەبارەت بە تەداخولکردن یاخود دەستوەردانی ژیانی تایبەتی خێزانەکانەوە کە هۆکارە بۆ ئەوەی شیرازەی خێزان یاخود با بڵێن کێشە دروست بێت لە نێوان خێزانەکاندا تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.